سلااو ساوڕێیان چۆنم مانجی حوتی ئەو ساڵ دۆسی ئابڕووبەرانەی زیندانی سێمان باس کرد بەداخەوە دوای تێپەڕینی وا بۆ 3 مانگ لە بڕی ئەوەی گۆڕانکاریەک ڕوو دەچکۆ مەشتی سارە دەکەن خۆت بۆ ئەومانە حزب حکوومەت گۆڕان مەسئول لە خۆی بترسێ هەست پێ بکە بەڵام ئەگە هەر وەک خۆی بەردەوام بی یعنی کەواتە نازانی ئینسان بڵێ دەبی دووبارەی بکاتەوە دەبی لەسەری ڕابوەستین و تێنەگەن چکوانە هەموو بڕوایان بۆ فەلسەفە هەیە ماوەیەکە و دەڕوە بەڵام ئەمە بیریە ئەمە ئەو فەلسەفە تێک دەشێنی هەموو ئەوانەی دەزانن یان ئاگیان لەوە بی من لەسەر حەکیسێک ڕاوەستایمە ماوە دێمەوە سەری دێمەوە سەر کەرکووک دێمەوە سەر سلێمانی دێمەوە سەر هەمووش ئەوەکان چکو مەسئولی کورد فێر بووە دوو ڕەخنەی لێگرێ دەرێ دوو ڕۆژە ئەو فەلسەفەیە نانا دوو ڕۆژ نییە بۆیە زیندانی سوسێ دڵنیا بن لە سەرتان ڕادەوەستین یەک بێک بەرپرسەکان لە بەڕێوبەرەی ئێستا کە ناوی نازمە لە مەمونی کۆن لەو ستافە شەماڵ و دڵشاد و لوقمانە و عەمرە و زەیدە و یەک کۆمەڵ ناولەکنە من هەیە حەمە بازەلانی زیندانەکەیە لە زیندانی سوسێ لە مدیری دەوری باڵاتر هەیە خەڵک نەقل دەکا لە دەرێ دەسوڕێتەوە مەڕ و ماڵاتی هەیە دەڵێن نووستا قسەک زۆر تەتەوەر چاکسازی ڕوودا بردیکیانەوە ژۆرێ یعنی وچی خەڵکیشکە بەڵام تا ئێستا دەستدرێژی سکسی دەکا تا ئێستا چێ بێ نەقل دەکا تا ئێستا بەقەت مدیری باڵا دەستە یەککە چییە لەسەر ڕەش گەوادیش گیرایە لەسەر بێڕەوشتیش ینی مادەکەی مادە چ قێزەوەنە بەڵام باڵا دەستە موچەی دەداتە هەر هەموو کارمەندە بەشک لەگە بەشک لەو کارمەندانەی کە تەسلیمی دەبن هاوڕێیان ئابروچوونەکەیە بۆ پاڤێل و قوبات ئەگەر تۆزە کەرامەتتان هەیە بە ڕاشکاوی پێتان بڵێم ئەگەر ویژدانتان هەیە یەکێتیەکان بڕۆ ناو زیندانی سوسێ لیژنەیەکی بێ لایەن بنێرن بزانن چه ئابروچوونەکەیە بزانن چۆن من دەزانم لە هەموو زیندانەکان لە ئەوروپا و ئەمریکاش مۆبایل لەسەر ژوورێ مخەدەرات قیسقیسیە لە فیلمەوە دەبینین یعنی بەشی بەس کورە نەبووە 300 مۆبایل بە یەک ڕۆژی بستە ژۆرێ و نەبووە ئەو تیمەی کە مافیایە و هۆردیس کامێرەی چاودێری دادەندێ هۆردیسکەکەی دەبن خەڵک دوو مۆبیل و 3 مۆبیل دەبە ئەوانە بە سەدان دەبەنە ژۆرێ خەڵک مەسەن 20 غرام و 50 غرام ئەوانە بە چلۆت ئەوەی دەبەنە ژۆرێ و دەستدرێژی سکسی ئەوانەی تەسلیمیان نەبن تەسلیمی ئەو کۆمەڵێک لەو سکس بازەکانیان دەکەن دایاندەنێ دایانفرۆش وەکو کچ جوانیان دەکەن و دایانفرۆش چ بێ ویژدانیەکە هەموو نەوعەچ دەدا ئەوە دیاردەیە یەک و دوو نییە کورد و عەرەب تورکمان کۆ زیندانە زیندانشی ئەوەیە ینی عێراقیە هەموو نەوعەچی دێ و زیندانشی معتەبەرە مەزەلەن کڕین و فرۆشتنشی زۆری پێ دەکرێت نەقل دەکرێن بە پارە دەکردرێن و دەهێنرێنەوە مەحازە بە پارە دەدرێ تا ئاسی دەستدرێژی و تەماعیکردن لەو ژنانەی جوانە کە دەستنە مەحازە من ئەو شتانە دەنگم پێیە شتی زۆر قێزەوەنداوە دەکەم بەس لە بە خاتری بنەماڵەکان بڵاو ناکەمەوە ئەو پەڕی بێ ویژدانی دەکری وعدوی ئەوە بەش یەکەم باس لە قەتەڕیەکە دەکەم بەشی دووەم دێمە سەر یەک بێک ئەو بەرپرسانێک کە ئەو کارە قێزەوەنان دەکەم بە وێنەوە بڵاوتان دەکەمەوە بنەماڵە و منداڵەکانتان ئابڕوتان بچی جارەکەیت کە بە شەکمان بڵاو کردو ئەو جاری وێنەتان دادەنم یەک لە دوێ وەکو ئەلبوو بە شەکتان ناو دەدەم ئێستا بەس دێمە سەر ئەوە هەیکەتان تۆ ئێوە پێتان وایە ئەو میلەتە هەمووی بێدەنگ دەکرێت بێویژدانیتان قسەتان لەگە دەکرێت بە کوردیە بەڵام بە ڕەفتار لە ئەتاتورکەکان و لە بەعسیەکانتان تێپەڕاندیە لەکوێ بووە گەنج بفرۆشێ لە بۆ سکس لەبەر ئەوەی جوانە لەکوێ بووە تەحەدای داوای دایک و خوشکەکان بکەن پاڤێل قوبات بڕۆن ئەزانی قوبات یەکێک لە هاوڕێ نزیکەکانی تو لە پشت هەموو ئەو تاوانانەیە لە پشتەوە هاوڕێنەوەنە تیمەکەن لە ناو زیندان بەڵام ئەوی بڕیاردەرە
ئەوی پاڵپشتیان دەکەن لە دەرەوەیە ژان دەتگری ژان چیرۆکەیە خەڵک هۆڕە هۆرگریایە لایمە بۆیە پاڤێل و قوبات وعد بی ئابڕۆیەکێتی ببەم وعد بی دەنگەکان بڵاو کەمەوە کە کوو دەگرێن شتی زۆر تێدایە بڕوا بکە یەکێتی تووشی ئابڕۆچوونەشی گەورە دەبێت ئەو دەنگانە بڵاو کەمەوە لەبەر کادیری تون لەبەر ئەوی بەشێک لە قوربانیەکان قوربانی یەکێتیش هەموو نەوعش تێدا عەرەبی تێدا یعنی کوربا بەوە چ بێویژدانیەکە لە وڵاتەی شۆڕشی چێ و یعنی کارەساتە وەڵڵا زیندانی بە ئەسوانە بووە هیچ زیندانەکی مەگەر ئی ئەتاتورکە لە تاریخ باز دەکری مەگەر زیندانی ڕایەت باز دەکرێت هاوڕێن ئێستا بەڵگەکتانەوە بڵاو دەکەم بە بەڵگەوە جارەکەی تر باسم کرد مەمون ئەبوو بەکر خدر وتی درۆیە ڕاست نییە شتیوا لە نییە بە دوکۆمنتەوە بۆتان بڵاو دەکەمەوە بە بەروارەوە بە وێنەی ئەو کابرا قەتەریە بۆتان بڵاو دەکەمەوە وەنیا کاک مؤمن ئەوا دوێ سویدیش تاقیبی منت کردبوو ئای هاوڕێیان کەسێک بە ناوی عەبدولعەزیز عەلی وایە نە کاک مؤمن عەبدولعەزیز عەلی عەبدوڵڵا عەلی ئەلقەتەری تەمەن 26 ساڵە تەمەن 26 ساڵە خەڵکی ئازام دەوحەیە گوایە مادەکەی ئەڵێن ئێرهاب بووە بەس کرایتە ئەوەی کە لە حدود پەڕیتەوە وەرە تو ملیاردێرەکە بنەماڵەکەی ملیاردێرن چ دەکات دێ بە قاچاق نەبڕتەوە لۆ عێراق هێناویانە بە مانگێک لە سووسیاندانە لە 2016 تەمسیلەیەکیان کردیە ئەو گروپە ئەڵێن بە پاڵپشتی دەنگۆ هەیە من نازانم ئەو خەبەرانەی نەیەک و نەدوو لاهور شێخ زەنجیشتە پشت ئەو پرۆسە گەورەیەدا بووە بنەماڵەکەی لە لەندەن لەگەڵی دانیشتینە بنەماڵی عەبدولعەزیز عەلی عەبدوڵڵا بێگومانیش ئەو تاوانە بەرپرسێکی باڵای گەورەیەکێتی لە پشتنەبی مەحاڵە ئەو گروپە بتوانن ئەو پرۆسە گەورەیە بکەن کە بەس لە فلیم دەچی لە فلیم دەچی دوگایە لە لەندەن هەندێک دەرێن 600 دەفتەر هەندێک دەرێن 800 دەفتەر گرنگ لە 500 بەسەرەوەی ئەوە متەئین بنەماڵەکەی دایکە کوڕەکەیان قوتار کردیە بە ناوی ئەوی مردیە گوایە نەخۆش و بردیتیانە خەستەخانەی ئێستا ئەوراقەکان بڵاو دەکەمەوە بەڵگەکان مەمون جارەکەی تر نەفی دەکرد گشتیوا لە نییە مەمون دوکومنتەکەی بڵاو دەکەمەوە کە بەخۆی لە عەفدەی 3 2016 لە بۆ دائیرەی ئیسلاحی عێراقی بەشی یاسایی ناردیە ئەڵێ ئەو کابرایە مرد لەکنەمە ئەڵێ ئەو کابرایە مرد دوکومنتەکە لێرەیە دوکومنتەکە لێرەیە کە جارەکەی تر نەفی دەکرد شتیوای جێ لێ نەبووە ئەوەتە وایانە هاوڕێیان هەموو ئەوانەی دەزان ئەوە دوکومنتی و ئیمزای مەمونە شەوی 12 مانگ سەعات 2 شەو دکتۆر طبی سلێمانیش تێوە گڵاوە لەو جەریمە گەورەیە طب عادلی سلێمانی إني موقع الأدنى الدكتور برزان محمد علي درثاش أجريت تشريع الطب العدلي على جثة المدعو عبدالعزيز علي عبدالله علي المرسل صحيا الترشيح دكتور بارزان محمد علي دارتاش برواري 12/3/2016 لون العين عينين سوداوان 26 صار لون الشعر الرأس أسود وأنا دكتور بارزان أتشتي وقلاي كاكم يعني أو كردية مردية كابرا مردية نش مردية بتارش تايبة الشر كرتها لبو قطر لقطر ترمشي قورشي بلا من مردية
بڕۆن داوا دەکەم من ئەو زارێ بە کوردی جارشکە وعدبی بە عەرەبیش قسە بکەم و ئەو دوکۆمنتانە لە وەزارەتی عەدلی داخلی و عەدلی عێراق بنێرم ئەنگۆ ئەو دەردەی بدەنەوە وە دەزانن هەموو خەڵک تەسلیم بوو هەموو خەڵک بێ ئیرادەی و هەموو خەڵک کەران کورە ویژدانتان هەبی منداڵتان هەیە کورە ویژدانتان هەبی ڕۆژێک لە ڕۆژان ئەو حیزبەتان لە شاخ یەک دنیا درۆی کرد ویژدانتان هەبی باز لە عەدالەتی کۆمەڵایەتییان کرد چۆن ئەزیەتی زیندان بەو شێوە دەدرێت بە هەر حاڵ هاوڕێیان ئەوانەی بەشدار بوونە دەنگۆ من نازانم بەس بێگومان بەرپرسەش هەرە باڵا لە پشت ئەو شتە نەبی مەحاڵە جگە لەوەی کە گوتمان دەنگۆیە کە دەڵێن لاهور شێخ زەنجی لە پشت ئەو پرۆسە گەورەدا بووە بەڵام ئەوانەی شتەکەیان کردیا مومن ئەبوو بەکر خدر دڵشاد شەماڵ زێبار مەسئولی تەواری ئەو هێزە ئەوە چی بێ پشتیوان هەمویان بەشدار بوونە لەو تاوانە هەمویان بەشدار بوونە یعنی سەدن بەمەی تۆ دەفرۆشی با ئەوەوە تەمسیلیەکە وەکو فلیمەکە مردتەوە وەڵێ نەمرد ئێستا لە چێ ناساندر هەرویستم ئەو ئاگاتان بکەم داواکارم من گاڵتە نازانم و بۆ هیچ شتێکشم نییە و ئامادەشم لەسەر ئەو شتانە خوێنی خۆم بڕێژم نەک ئەو کەیسێک باوەڕم پێبی کەیسێک ستەم لە خەڵک بکرێ شەڕی هەرچی مافیایە دەکەن بڕوا بکەن بۆیە من ناڵێم بن بڕ بکرێ بەڵام نابێ ئەو دیاردانە ببینێ ئەگەنا ئەوە بەش یەکەمە لەسەر زیندانی سوسی دێنە سەر بەشی دووەم و سێمیش کاتێکی خۆش یەکتر دەبینینەوە